لەسەر یەکگرتووی کورد و ڕەوشی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئامادەکاری کورد بۆ گۆڕانکاریانەی لە ناوچەکە هاتوونەتە پێش. گفتوگۆین بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان. کاکاوە سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سپاس دەکەم. کاکاوە حەزەکەم ڕوانینی تۆ بزانم لەسەر و گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕوودەدەن چەندە لە بەرژەوەندی کورد دەکەوێتەوە بە بڕای تۆ؟ زۆر سپاس. بێگومان لە ناوچەکەدا گۆڕانکاریەکی چلۆنایەتی ڕووەدا و ئەو گۆڕانکاریە چلۆنایەتیە تابێ ئەو گۆڕانکاریە چلۆنایەتیە لە ناکاودا نییە ڕوویدابێ، ڕنگدانەوەی قۆناغەکانی پێشترە و لەم قۆناغە لە ڕاستیە هەندێک لە بیرمەند مەسەلەن باسی ئەم سەردەماکەن بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 21ەمەوە ناوی دەنێن سەردەمی توندوتیژی، سەردەمی ئەم سەردەمە وەکو بڵێن بەردەوامبوونە بۆ سەردەمەکانی تر. ئەو سەردەمە توندوتیژیە نەک تەنها ناوچەکە هەموو جیهانی گرتوتەوە و پێشم وایە لە ناوچەکەیە ناکرێت خوێندنەوەمان بۆ ئەمڕۆ دای بڕین لە خوێندنەوەمان بۆ چەند ساڵێک لەمەوە پێش، یان چەند 20 ساڵێک و 30 ساڵێک لەمەوە پێش و بنەمای گیرروگرفتەکانی ناوچەکە بریتە لەوەی کە لە ناوچەکە شوناسی جیاوازەیە، شوناسی لۆکاڵی جیاوازەیە بەگشتی لەم هەرێمە، یعنیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە، لە بڵێن باکووری ئەفریقیا، غەربی ئاسیا بگرە و جگە لەوە ئەم گرفتانە بەشێکی پاشماوەی ڕابردووە، بەشێکی لە دووەمین شەڕی جیهانیەوە ماوەتەوە. ئەگەر بۆ نمونەگە باسی منانی عەرەب و ئیسرائیل و فەڵەستین و ئیسرائیل بکەین، سێ دەکەین ئەم بابەتە پەیوەندی بە بڕیاری دابەشکردنی ساڵی 1948. جگە لەوە ئەوەی کارتێکردنی لەسەر ناوچەکە کردووە مەسەلەی جەمسەربوونە و ئەو جەمسەربوونە دوای ساڵانی 90 گۆڕانکاریەکی بەسەر هات. دەکاتێکە جیهان بەرەو یەک جەمسەری ڕۆیشت، بەڵام لە ناوچەکەدا بەرەبەرە دوو جەمسەری جیاوازی هەرێمایەتی پەیدا بوو کە جەمسەری ئێرانەوە و جەمسەری تورکیایە و هەردوو ئەم جەمسەرە بەشێک لە شێشەکانی خۆیان ناردە دەرەوە. اینجا ئەگەر بە شێوازی تەزیری شۆڕش بێ ئەوەی کە ئێران کردی، یان بە شێوازی پاراستنی ئەمنی ئاین ئاسایشی نەتەوەی خۆی بێ لە دەرەوە کە تورکیاییکە تا ئێستا بەردەوامە. و ئەمە بەردەوامبوونی ئەم قەیرانانەش ڕنگدانەوەی شکستی جیهانە، شکستی نەتەوەیە گرتوەکانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەم منتیقەیە کۆمەڵێک شەڕ دروست بووە. شەڕی ئێستاش جیاوازە لەکە شەڕی ڕابردوو. شەڕی ئێستا ئەگەر بە دوواداچوونی بۆ بکەین سێرەکەین زیاتر شەڕی میلیشیاتە و بینیمان ئەگەر لە تاڵەبانەوە بیگری تا حتا تەنانە شەڕی ئۆکرانیا کە واگدار بەشدار بوو لە شەڕەکە، تۆ تەماشاکە حیزبوڵایە، حەماسە، سووریایە، ناوچەی ترە، تێکڕای ئەم شەڕانە شەڕی تازەیە و ئەم شەڕانە ئەوەی توانای ئەوە هەیە کە گروپێک بتوانێت کە ناوچەیەک داگیر بکە و سیلاحی کوشتەش بەکاربێنێ و خەڵکی مەدەنیش ئەدا بە کوشتە. لەم حاڵەتەیە لەم ناوچەیە دووشت دروست بووە. شتێک دروست بووە کە پێڵێن ئیرهابی دەوڵەت، کە دەوڵەتەکان ئەو ئیرهاباکە تیرۆری دەوڵەتی منەظەم ڕێکخراو و بەرامبەر ئەوەش ئیرهابێ دروست بووە، ئیرهابی تیرۆری ڕێکخراوە توندڕەوەکان کە بینیمان لە 7 ئۆکتۆبەر بینیمان لە ئەحداسی بڵێن غەزەیە. ئەوەی کە ئێستا لەم ناوچەیە ڕوویدا لەم ئەخیرەیە بریتی بوو ئەوەی کە کاتێک 7 ئۆکتۆبەر ڕوویدا گۆڕانکاریەکان تۆ حاڵەتێکی چلۆنایەتی ئەوەی کە پێڵێن وەختی خۆی پیانەوە دیاساکانی پێکدادان یان بە عەرەبی پیان قەواعید الاشتباک گۆڕانکاری بەسەر هات. بۆیە بینیمان حەماس چی بەسەر هات، خەڵکی مەدەنی لە غەزە چی بەسەر هات، حیزبوڵڵا وەزعی حیزبوڵڵا ڕووخاندنی ئەسەد
وفشار بۆ ئەوەی میلیشیاتی حەشتی شعبی لە عێراقا نەمێنێ و تێکڕای ئەم بابەتە پرسیارەکە لەوەدایە یعنی دوو پرسیاری گرنگە خاتە ڕوو یەکەمین جەمسەرگەری هەرێمایەتی وەکو شێوازی دوێنێ نەمێنێ یعنی بۆ نمونە ئێرانی ئەمڕۆ ئێرانی دوێنێ و پێرێ نییە باشە و هەروەها بۆ دوا ڕۆژیشت تورکیای دوا ڕۆژ و تورکیا دوو سبە سێ سبەی تورکیای ئەمڕۆ دوێنێ نابێ جگە لەوە ئەم ئستقطابە باشە ینی حاڵە درێن بۆ برە ڕاتەگرمیانەوە بۆ منجی سەرنجە ینی پێ دوایە ئەوەی کە بۆ ئێران ڕوویدا لە ناوچەکە بۆ تورکیاش ڕوو دەدا لە ئایندەیە لە ناوچەکەیە بەڵێ من پێم وایە ئەوەی بۆ تورکیاش بۆ ئێران ڕوویداوە بۆ تورکیاش ڕوویادا چونکە ئەوەی کە من لێکدانەوەی بۆکەم من پێشەوەی کە حوتی ئۆکتۆبەر ڕوویدا هەر مانجێک دوای حوتی ئۆکتۆبەر بابەتێکی زۆر فراوانم بڵاو کردەوە و بۆ شوونەکانم لەوە بوو لەو ئاستاوە بوو کە هەوڵە درێ ئەوەی پێڵە جەمسەرگەری هەرێمایەتی نینۆکی بکرێ و نەک بە معنای ئێران کۆتایی پێ یان تورکیا کۆتایی پێدێ بەڵام ئەم جەمسەرگەریە دوێنێ پێرە هەبووە بۆ شێوە نامێنێ دووەمین ئەو ڕۆڵەی کە هەیە ئەبێ میلیشیات کۆتایی پێبێ ئەوەی نایێنێ میلیشیاتوانە ئەم حاڵەتە ئەم دوو حاڵەتە ئەمێنێتەوە و چۆن کورد چۆن مامەڵەی لەگەڵەکە مامەڵەکردنە کەش لەگەر ئەم حاڵەتە ئەبێ هەوڵدانێک بێت کە ئەم بابەتە هەر بابەتێک نییە ئێمە لە تابلۆیەکی بچووک لە سونجێکی بچووکی کورد و کوردستانەوە تەماشای بۆ بکەین ئەبێ زۆر بە فراوانی تەماشای بکەین یەکێ لەو بابەتانەی کە بێ بە فراوانی تەماشای بۆ بکەین ئەوەیە کە کۆمەلگەی نێودەوڵەتی چۆن ئەتوانێت ئەوەی پێڵێن حوکەمەی نێودەوڵەتی چەم شتێکەیە لە سیاسەتی نێودەوڵەتی پێڵێن حوکەمەی نێودەوڵەتی ئەوەی عنی گود گۆڤەرنانس بەڵام لەسەر ئاسی نێودەوڵەتیە ئەم گۆڤەرنانسە ئەم حوکەمە نێودەوڵەتیە بەشێکی لەوەیە کە چۆن سیاسەتی نێودەوڵەتی ئەمڕۆ حاڵەتێک دروست بووە ئەوەی پێڵێن وەکو لە تۆڕی جاڵجاڵەوکەیە ئەوەی سیاسەتی ئەمڕۆ تەنها لەسەر تۆپی بلیار نییە تۆپی بلیاردکەلیە دەی تۆپەکەی تر وەکو کاردانەوە حرەکەتەکە بەس ئێستا بەرژەوەندەکان زۆر تێکەڵ بووە یعنی بۆ نمونە تۆ تەماشای هەتا ڕەوشی گۆڕانکاری لە سووریا بکە نەمانی سیستمی ئەسەد بکە سێرەکەی نەمانی سیستمی ئەسەد نەمانی ئەسەد لە سووریا سێرەکەی ئەوەی دەستێوەردانی تایە تورکیای تایە ئیسرائیلی تایە وڵاتانی خەلیجی تایە رووسیای تایە یعنی سێرەکەی ئەمە بەرژەوەندەکان بە بەردەوامی لە گۆڕانکاریدایە ئەمێنێتەوە ئەم حاڵەتە نەک تەنها بۆ کوردستان و بۆ هێزە سیاسەکانی باشوور من پێم وایە بۆ سەرجەم لایەنەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کۆمەڵێک پرسیار دەخاتە ڕوو ئەمە یەک هیچ لەو پرسیارانە بۆ نمونە هەتا کە ڕوبەڕووی باکوورە بێتەوە پرسیارە سەبارەت بە شێوازی تێکۆشانی چەکداری لە سەردەمێکە کە ئەو پەڕی زیرەکی دەستکرد بەکاردێ لە بواری تەکنۆلۆژیای سەربازیە ئەم پرسیارە لەسەر شێوازی تێکۆشانی چەکداری نەک با معنایی بخرێتە ڕوو کە لایەنێک لە لایەنەکان واز بێنەیە واز نێنێت چکە من مەبەستم ئەوە نییە بەڵام من مەبەستم ئەوەیە هەر شێوازێک لە شێوازەکانی تێکۆشان کە هەموو شێوازەکانی تێکۆشانی گەلێک ڕەوایە ئەبێ بیر لەوە بکاتەوە هیچ شێوازێک هەتایە ناچێ بەڕێوە یعنی بۆ نمونە لە کۆڵۆمبیا 40 ساڵ شەڕی پارتیزانی بوو لە ئەخیرە هەم دیسانەوە بە ئیتیفاقی چارەسەرکراوە لە باکووری کوردستان هەرە داوای کە دەوڵەتی قوڵ دەیکات دەڵێ دەبێ بۆ نمونە گەریلاکان چەک دابنێن ینی پێ دوایە کە ئێستا قۆناغی خەباتی چەکداری نەماوە ترە بێ خەباتی سیاسی و مەدەنی بکرێ لە باکووری کوردستانیش زانیی کاچی خۆم زۆر باشە پرسیارەکە بە جوانی تەرحیکەی ڕاستنیە پرسیارەکە وا تەرحیکەی من وا دەڵێ وەکو ئەوەی کە تورکیا دەڵێ وەکو ئەوەی میت دەڵێ ئەم شێوازە تەرحکردنی
پرسیارەکە جوان نییە داوای اعتیزارت دەکەم اعتیزارکرد لەم حاڵ کاکاوە دەوڵەتی خۆڵ لە تورکیا هەمان داوا دەکا من ناڵێم بەڕێزت وا دەڵێم پێ وایە سەردەمەکە سەردەمی خەباتی چەکداری نییە ئێستا جانی من پرسیارەکەت وان نەکرد پرسیارەکە وانە کرد تۆ تەماشای پرسیارەکەت کەرەوە جوان نییە وا پرسیار بکەیت بە تایبەتی شەبانکەی من ئێمە لێرە هاتووم ئێمە باسی سیاست دەکەین لە ڕەوانگەی هزرەوە لە ڕەوانگەی هزرەوە باسی مەبادەی هزریت بۆکەم جانی من بۆی چاک تێبگەی لێم ئەوەڵان هیچ شێوازێکی تێکۆشان هەتایی بەردەوامبوونی نییە و هەر گەلێک مافی خۆیەتی هەموو شێوازێکی تێکۆشانیش بەکار بێنێ بەڵام لە ڕوانگەیەکەوە کە چەرێک ئەو شێوازە تێکۆشانە بەرهەمی هەیە قوربانی کەمەدا ئەتوانێت دەستکەوت بەدەست بهێنێ لەبەرەوە لە هیچ کاتێکە من نەموتووە کە نابێت تێکشتانی چەکداری بکەن نەک بۆ باکوور بۆ هیچ دانێکی تر هەموو بزوتنەوەیکی ڕزگاری خوازی گەلان مافی خۆیەتی خۆی بڕیار بدا ئێمە کەس بۆی ناتوانێت بڕیاری بۆ بدا ئەبێ خۆی بڕیار بدا چۆن بیرەکاتەوە و هەروەها بە بەردەوامیش تێکۆشانی چەکداریش کە خۆم پێشمەرگە بوومە باوەڕم بە تێکۆشانی چەکداریە بووە تێکۆشانی چەکداری دابڕاو نییە لە تێکۆشانی جەماوەری لەبەرەوە ڕاست نییە تۆ بەو شێوەیە کە پرسیارەکە تەڕح کرد ئەمە یەک نقطەیەکی دیکە هەیە تێکۆشانی چەکداریش معنای کوشتنی مەدەنی نییە ئەم هێنم ئەم بۆچوونم پەیوەندی بە حەماسەوەیە حەماس ئەوەی کە کردی کە ئەو خەڵکە مەدەنیەی لە 7 ئۆکتۆبەر گرت و کوشت و بەدیلی کرد ئەمە شێوازێکە ئەچێتە خانەی ئێرهابی منەظەماتی عسکەری وەکو چۆن ئیسرائیل ئێستا ئێرهابەکە بە کەیفی خۆی خەڵکە کوژێ بە کەیفی خۆی نزیکەی 6-7 خەڵکی کوشتووە لەوێ خەڵکی بریندار کردووە لەبەرەوە ئێرهابی دەوڵات لای من ڕەفزە هەر دەوڵەتی بیکە ئەم ئێرهابی دەوڵەتە ئەگەر تورکیا بیکە ئەگەر ئیسرائیل بیکە ئەگەر ئێران بیکە ئەگەر عێراق بیکە هەر شێ بیکە ئەمە ئێرهابی دەوڵەتە ئێرهابی دەوڵەت مەقبوڵ نییە بە هەمان شێوە هەر هێزێکی ڕێکخراو ئەگەر بۆ نمونە میلیشیا بێ یان چی بێ ئەگەر باوەڕی بە مافی چارەنووس و تێکۆشانی بە مافی چارەنووسی خۆی بێ من پێوانیە ئەگەر پەنا بەرێتە بەرگرتن و کوشتنی مەدەنی معناوەیە وازی هێناو لە مەبەستەکەی خۆی و هەروەها من نمونەیەکی تر بۆ بێنم کاتی خۆی لە کۆڵۆمبیا حزبی شوعی کۆڵۆمبی بەشدار بوو لە تێکۆشانی چەکداری بەڵام کاتێک شەڕەکەی پارتیزانەکان یان شەڕەکەی لەوێ جەنگاوەرەکان چووە ناو شەڕی تریاکەوە حزبی شوعی وازی هێنا لەو شێوازە چونکە زیاتر شێوازی تریاک زاڵ بوو بەسەریا لەبەرەوە ئەم بابەتانە وەکووتم هەر هەمووی کە گەلانێک تێکۆشێ بۆ مافی خۆی هەر گەلێک بێ پەیوەندی بەوە هەیە کە چەند پرنسیپێکەیە ڕچایی ئەو پرنسیپانە بکە ئەشمێنێتەوە ئەوەی کە من با من پرسیاری ئەوکەم ئەوەی کە بەڕێزی داماژەت پێکرد حەماس و ئیسرائیل هەردووکیان ئەوەی کە کردیان ینی ئەوەی کە بەڕێزت دەڵێی کارێکی خراپ و مەدەنیان کوشت و کارەکە کرێناوی کاری تیرۆریستی بێت چونکە هەم ئەوان مەدەنیان کوشت هەم ئەمان ئێستا حەماس خۆی بە سەرکەوتوو دەزانێت دوایی ئەو هەموو کوشتارەی لێی کرا خاپووربوونی غەزا ینی خوێندنەوەی تۆ چییە؟ ئایا لەم جەنگەدا کرێ بە هیچ لایەک بڵێن سەرکەوتوو؟ مشکلەی عەقڵیەتی سیاسی لەم ناوچەیە ئەوەدایە کە دان بە شکستیبوون دان بە هەڵەبوون بە شێوەیەکی ڕەخنەگرانە بە پیاداچوونەوە نانێن ئەمە یەکێکە لە گیر و گرفتانە تۆ تەماشاکە ئەگە من بە دوواداچوونەکەم بۆ هەموو هەڵوێستەکان تۆ هەڵوێستی حەماس و هەڵوێستی بەشێک لە ئێران و تەنانەت هەڵوێستی مۆنمونە تەنانەت بە هەندێ حزبی کۆمۆنیستی مەسەلەن حزبی شوعی مەسری کە هەڵوێستی دەڕبڕیوە هەرسێ هەڵوێستەکە هەسێ هەڵوێستی جیاوازە ئەگەر تۆ تەماشا بکە سێرەکەی ئەمانە ئایدۆلۆژیاتی جیاوازیان هەیە بەڵام لەبەر نەخوێندنەوەی ڕاست هەڵەی نەخوێندنەوە نەبوونی نەخوێندنەوەی ڕاست من پێم وایە تەنانەت یعنی
ئەو میلەتەوە ئەو تێکۆشانەوە ئەو دۆزەی کە داکۆشی لەکەن بە شوێنێکی لابەلا بن و زەرری پێگەین. بۆیە من پێم وان نییە حەماس سەرکەوتوو بووە ئەمانە، بەڵام ئەبێ خوێندنەوەوان هەبێ بۆ ئەم بابەتەی کە ڕووی داوە. ئەم بابەتەی کە ڕووی داوە ئایا بە ئەو کاری حەماس کردی و لە مستەقبەلا دەکاری وا بکاتەوە، ئایا دۆزی ڕەوای گەلی فەڵەستین ئەچێ بەرەو پێشەوە؟ لێرەشدا ئەبێ جیاوازی بکەن لە نێوان دووشت. جیاوازەیە لە نێوان تێکۆشانی گەلان بۆ مافی چارەنووس هەر گەلێک بێ. بۆیە من پشتگیری گەلی فەڵەستینەکەم بۆی دەوڵەتی نیشتیمانی خۆی هەبێ، مافی چارەنووستی خۆی هەبێ، پشتگیری گەلی کەتەلۆنیاکەم کە مافی چارەنووستی خۆی هەبێ، دەوڵەتی خۆی هەبێ، پشتگیری گەلی کوردستانەکەم لە هەر چوار پارچە کە مافی چارەنووستی خۆی دەوڵەتی نیشتیمانی خۆی هەبێ ئەوانە. ئەمە شتێکە، بەڵام کردەوەیە کە حەماسێکە بەم شێوەیە ئەمە عیلاقەی بە پشتگیریکردنی گەلان نییە. جگەلەوە کە پشتگیری گەری فەڵەستینەکرێ معنایەوە نییە گەری ئیسرائیل بخرێتەوە. باشە چارەسەری شێوازی نێودەوڵەتی هەیە. شێوازی نێودەوڵەتی لەسەر ئەساسی چارەسەری دوو دەوڵەتە، دەوڵەتێکی ئیسرائیلی و دەوڵەتێکی فەڵەستینی. ئەم وەزعی کە حەماس دروستی کرد، ئەگەر یارمەتی هەبێ ئەم وەزعی کە حەماس دروستی کرد هاندانی نەتەنیاهۆ بووە و هاندانی ئیدارەی نوێی ئەمریکا بووە بۆ ئەوی بیر لە حەدی دوو دەوڵەت دەکەنەوە، بیر لە سەفقەی ئیبراهیمی بکەنەوە کە فەرقەیە لەبێت نێوان سەفقەی ئیبراهیمی و فەرقەیە لەگەڵ ئەوەی کە حەدی دوو دەوڵەت هەبێ لەسەر بنەمای بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان. کاکاوە سپاس دەکەم. یەک پرسیارم ماوە، ینی دو پرسیارم حەزەکەم لەسەر باشووری کوردستان و هێزە سیاسیەکان بێ. ئامادەین بۆم گۆڕانکارێنی لە ناوچەکە ڕوویداوە؟ بوو وەرە تێنگەشتە پرسیارەکەت. دو پرسیارم لەسەر باشووری کوردستانە هێزە سیاسیەکان ئامادەن بۆ گۆڕانکاریە گەورانەی لە ناوچەکە ڕوویان داوە و پەیوەنددارن بە ئایندەی کوردەوە؟ خۆی دەڕاستیە جەنابە دەبێ ئەو پرسیارە لەو هێزانە بکەن پێیان بڵێن ئێوە ئامادەن یا ئامادە نین. بەڕێزی سکرتێری حیزبێکی بۆیان پرسیارە لە بەڕێستەکە. بەڵێ من خوێندنەوەیە ئایا ئەو هێزانە ئامادە نین. لەوانەیە هەندێک لەو هێزانە ئامادەی خۆیان وەرگرتووە، بەڵام هەموو ئەو هێزانە ئامادە نین. بۆ نمونە هەندێک لەو هێزانە خوێندنەوەیان هەیە و سەر لەنوێ پێویستی بەوە کە پیاداچوونەوە بکەن بە کۆمەڵێک شت، ئەوەی دوێنێ وتویانە نابێ ئەمڕۆ بیڵێن و جگەلەوە هەندێک هێزی شێنە ناو قەزیەکەن. یعنی بۆ نمونە ئەوەی کە پێڵێن پرۆسی ئاشتی لە باکوور، من پێم وانییە هێز نەبێت لێرە کە لە ناو قەزیەکە بێ، حتا ئەوەی کە پەیوەندی بە ئیدارەی زاتیەوە هەیە لە ڕۆژاوە. کاکاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان، سپاس دەکەم. سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سپاس کە لەگەڵمان بووی، سەرنج و ڕوانینەکانی خۆت خستە ڕوو لەسەر گۆڕانکاریەکانی ناوچەکە.